عزیزان هەمووتان ئەو ڕاستی ئەزانن کە 20 ملیۆن دۆلارەکەی لە فڕۆکەخانەی سلێمانی یەکەم کەسانێ بووم هەر ئەو شەوە کە ڕوویا بۆ بەیانیە باسم کرد کە پاڤڵ و ئەوانە ویسیوانە 20 ملیۆن دۆلار بەرنە دەرەوە. لە دوای منەوە اینجا ئەبێ بە مۆزۆع دوای 2 ڕۆژ دوای منیش هەمووتان ئەو ڕاستی ئەزانن. ئێستاش لایڤەکەم ماوە نزیکەی 250,000 کەس بینیوێتی خۆشەویستە. لە دواییە یەن سەرچاوەکانی من ئەبەن من بە پاساپۆرت و بۆ هەموو شتێک بڵاوم کردو چکە دقیق بۆ هەواڵەکانی من هەموو هەواڵیشی من هەروایە بەڕاستی اینجا کاک عەلی حەمەد ساڵح و سۆران عومەر و نازانم تەلەڤیزیۆنی کۆمەڵی ئیسلامی و اینجا چاودێرەکەی مەلا بەختیار و هەموو ئەمانە باسییان کرد بەڵام کەسیش نایە لە خۆی لە قەرەی ناوەکەی ئارام ئەحمەد بدا بەڕاستی. خۆشحاڵم بەڕاست من بووم بەسەر چاوە من لە ئەوروپایشم پێش هەمووتان بۆ شتانە ئەزانم کە بووم بەسەر چاوە بۆ هەمووتان بەڕاستی ئەوەش بۆ خۆی شتێکی باشە و بۆ من جێگەی شانازیە. عزیزان خۆشەویستان وردە ئەچمە ناو کولی قسە و باسەکانی خۆمەوە. گوێ بەوانە نادەم کە گوێنە دەنیا ئەوەکەن کەیفی خۆیانە ئیتر خۆ باسی هەموو ئەوانش ئەەکەم مەسائلی گوێن و مەسائلی جنس و مەسائلی فڵان و فیسار و ئەوانە ئەم شەو لەسەر هەموو ئەمانە قسە و باستان بۆ ئەەکەم. خۆشەویستانی من جگەل لەم پەیج و ئەکاونتەکەم ئەوەی بڵاو ئەکرێتەوە من لێ مەسئول نیم واتە من ئاوا قسە ئەەکەم کاتێک کە تۆ وەکو ئینسانێک ئەزانی کە ئاوا جۆ لە قسەکانمەوە بوو مەسئولم لێ بەڵام کەسێکی تر بەناوی منەوە هەرچێک بنووسێتەوە نابێ باوەڕکەی بەڕاست دەیان شت بەناوی منەوە بڵاوەکرێتەوە هەزارات جۆنم پێدێ من هەر ئاگەشم لێ نییە. 100 ئارام ئەحمەدەیە لە تویتەر لە تیکتۆک لە فەیسبوک لە تێلێگرام و ئەمانە هەمووشی بەناوی منەوەیە و هەمووشی بە وێنەی منەوەیە هەر بەڕاستیشی من نیم. من پیاوێکی ئەوە جەبان نیم خۆم شارمەوە کاکە منەوە تا قسەکانی خۆم و پەیامەکانی خۆم لە ڕێگەوە ئەگەێنم لەبەرەوە بڕوا بە هەموو شتێک مەکەن ئەوەی کە لە پەیج و ئەکاونتی خۆمەوە بڵاو نەبێتەوە یا وەکو قسە خۆت گوێ دێ نەبێ. خۆم خەڵکی ئێمەش تەنها چایان ئەبینێ و تەنها گوێ نەدەن. کابرایشی ئیسلامی لەم ڕۆژانەیە خۆشەویستان کەواڵاکەی هەمووی وێنەی قورئان و ئاەت و حەدیسە وێنەیەکی بۆ نردووم على ئەساس من ئەو قسەیم کردبێ دوو لە ڕووی ئێوە نووسیوێتی ئەمە تۆ خواردوتە جا تۆ سێری ئەم ئەخلاق و ئەتوارەکەن ئیتر نەدین نەدایک نەباوک نەخێزان نە قوتابخانە نە کۆمەڵگا ئەوەندە فێریان نەکردووە کە بە ئەدەب بێ فێریان نەکردووە کە پرسیارەکە وەکو ئینسان بکات. جا تۆ سێری ئەو کۆمەڵگا نەخۆشی ئێمە بکەن عزیزانی من. ئەمڕۆ ئێستا دەیان ڤیدۆ سەدان ڤیدۆ بڵاو بۆتەوە لە سۆشیال میدیایە سەدان ئەقڵیەتی گوێدرێژ لە ناو مێشکی سەدان گەنجدا دەسەکە بە جووتەوە شاندن شەق لە کچێ هەڵەدەن ئەم کچە تاوانی تەنها ئەوەیە ئەوێ سێری یاریەک بکات. ئەمەیە کۆمەلگای بێپەروەردە خۆشەویستانی من کۆمەلگایەک کە پەروەردەی تیانە بوو ئەمەیە. عزیزانی من کوردبوون تاڵترین جۆری شەرابی مێژووی بەشەریەتە قێزەونترین هەستێکە کاتێک من وەکو ئارام ئەحمەد بیری لێکەمەوە بەڕاستی هەمیشە وتومە هەست ئەەکەم شەرمەزارم بەڕاستی کە کوردم باشە خۆزگا کورد نەبوومایە 100 جار بە ئێوە وتووە ئاواتە خواز بووم لە ژنێکی سۆزانی کەوتمایەتە خوارەوە بەس کورد نەبوومایە باشە کەسێتی تاشی کول لەم ڕۆدا کەوتۆتە نێوان بەرداشی مجاملەی پارتی وێشێتی لەلایە و ئیسلامی سیاسی و سەلەفی لەلایەکی تر لە نێوان ئەو دوو دەساڕەدا هەرچی جیاوازی و جوانی و ئازادیە وەکو باڕاش ئەهاڕێ و وجودی نەماوە. لێرەوە بە هەمووتان ئەڵێم وا مەزانن یەکسەر ئەڵێم ئەمە هەمووی خەتای ئیسلامیەکانە کە ئەم کچە ڕوویاوە ئەم ئێوارەیە. مناڵێک کە مناڵی دیندار بێ ناچێ خەریشی ماتۆڕ و پێش بڕچێ و ئالەم بابەتانە بێت. منۆکو کۆمەڵێک خەڵک ئەوەنە کاڵفام نیم یەکسەر بڵێم ئاو مناڵانە کە پەلامانی و شانە هەمووی ئیسلامیەکانن یەک مناڵی ئیسلامی لەنا ئەو مناڵانە نییە بۆ شارەزاییتەن. ئەوانە کۆمەڵێک گەنجی لادەری شەلاتی بێخێزان و بێپەروەدەن ئەمانە دزیەکەن چەتەیەکەن چەقۆ لە خەڵگەیەن تەقە لە خەڵگێ ئەکەن ژینگەیەکە پارتی و یەکێتی بنیاتیان ناوە باشە پارتی وێشێتی ئەمانەیانەوێ ئەمانن ئەبنە کۆماندۆ ئەمانن ئەبنە دەستگای زانیاری ئەمانن ئەبنە دژە تیرۆر ئەمانن ئەبنە پاراستن و فڵان و فیسار و ئارەم بابەتانە سەدان کەس لەمانە لەم ماوەیە کۆبوونەتەوە کە ببن بە کۆماندۆ مەزموعیشان لێوەرگیراوە ئەمانە بەس لەوەڕاون ئەمانە پەروەردەیان نییە ئەم ژینگە سەخیف و پیس و پۆخڵا
هەموو ئەمانە ئیسیفادەی لێەکەن. ئەمە واقعەکەیە. وامەزانن من خۆم کەسێکم ئەمەوێت هەمیشە ڕاستگۆ بم، مناڵێک کە مناڵێکی ئیسلام بێ ناچێت لەویا کۆبێتەوە خەریکی شەڕە شۆقی ماتۆرسێک ئەمانە بێت و نازانم خەریکی ئەو بابەتانە بێشتیوان نییە. ئەوە هەمووی پەروەردەی پارتی یەکێتیە. ئەوە هەمووی ئەو ژینگە سەخیفەی پاڤڵ و قوباد و فڵانە فیسارەکانە کە کۆمەلگایەکی ئاوای بنیاد ناوە. باشە ئەمە واقعە. باش ئەمە بخەنە مێشتی خۆتانەوە. بۆیە من وەکو ئارام ئەحمەد چەند ساڵە هاوارەکەم ئەمەوێ دنیایەکمان هەبێ کە هەمومان بەیەکەوە بژین. لەم ڕۆژانەیە یادی شاعیرێکم کردەوە کە ناوی کۆساریە، بابەتێکم نووسی. هەندێک پیانەوتم یادی چیەکەیتەوە کاگەڕەمەوە ئیسلامی بووە. ماناکەی ئەمە چییە؟ ماناکەی ئەمە ئەوەیە مادەم ئیسلامیە با بکوژێ. ئەویش ئەڵێ مەسیحیە با بکوژێ. ئەویشیان ئەڵێ عەلمانیە با بکوژێ. بەم پێوانەیە بێ خدا ئێمەی دروست کردووە کە ئێمە تەنها و تەنها یەکتر بکوژین. ئاخر ژیان چۆن ئاوا بەڕێگەوە چێ خۆشەویستانی من؟ باشە بۆچی بین ناکەنەوە کە ئێمە کە مناڵی یەک ژینگەین بەیەکەوە بژین؟ ئەم یەکتر سڕینەوەیە، ئەم یەکتر کوشتنە هەتاکوکەی، ئەم کەلتورە سەخیفەی جەلالی و مەلایی کە 100 ساڵە کۆمەلگای ئێمەی ئاوا وێران کردووە هەتاوەکوکەی. بۆچی ناین گفتوگۆ بکەین، لە یەک تێبگەین، بەیەکەوە بژین؟ باشە هەڵبەتە بابەتی من لەسەر پەروەردە و لەسەر فکرە، لەسەر معریفەیە. من باسی ژیان لەگەڵ مافیاکان و چەتە و دزەکانی پارتی یەکێتیان ناکەم. ئەوانە دەبێ بەڕاپەڕینێک سەریان بخێتە گۆڕی بابیان کە ئەم کۆمەلگای ئێمەیان ئاوا لێ کردووە. من وەکو ئارام ئەحمەد نەمجامە نازانم و نەڕەحمیش بە کەسەکەم. جارێ خۆش باوەڕی کە زادەی کاڵفامیە خەریکە لە کۆمەلگای ئێمە بەتەواتی بێتە کەلتور. پاڤڵ کە باوکیشی دز بووە، بۆ ئەڵێم باوکی دز بووە؟ لەبەر ئەوە تا مامڕۆستەم ئەڵێ 2 ئیتالیمان گرتووە بە 2 ملیۆن دۆلار ئازادمان کردووە، پارەکەی لەتیف ڕەشید وەریگرتووە. لەتیف ڕەشید چێیە؟ لەتیف ڕەشید مێردی شانازە دزە، ئاوەزاوای جەلال تاڵەبانیە. ناکرێ ئەقلی سالم بڕوا بەوە ناکە لەتیف 2 ملیۆنی بردوێ بۆ خۆی، بۆ مام جەلالی بردووە. لەو سەردەمانە جەلال تاڵەبانی ژێر بەژێر خەریکی پارەکۆکردنەوە بووە، خۆیان خواردویانە. ئەمە حەقیقەتە. ئەمانە کۆمەلگایان فول کردووە لە دزی، لە گەندەڵی، لە تەعدا، لە مەلها و لە شرۆشی. کەچی وتیان 2 باڕی داخستووە هەموو ئەیانوت دەست خۆش. ئەوەی کە لەوێ داخستووە لە شوێنی کە ئیکاتەوە. ئەوە تا کابرایەکی داناوە بە ناوی دانای حاجی ساڵح کێیە کە باوکی شەریکی مەحموود سەنگایە و ئەژن کۆنە بەعسیە باوکیشی دەیانەوێت لای دەواجنەکەی کەنەکەوە ئەو شوێنانەی کە کاتی خۆی سنەوبەرەکانیان تیاسووتان خۆم لە بیرمە، خۆم لایفم دشی سووتانی سنەوبەرەکان کرد. ئەیانەوێ ئەو شوێنە بکەن بە گوندی لوبنانی، واتە پێش تاسووچە. گوندی لوبنانی لە هەولێرە لە دەرەوەی شارە کە گوندێکە تەنها بۆ لەشفرۆشی و بۆ سێکس. ئەیانەوێ لە سلێمانیش ئەمە بکەنەوە، بەڵام لەو مەنتیقە ئاسا لە دووری شار بێ باشە لە ئەمە، وەک ئەوەی هەولێر. ئەمەیە واتە بیکە بە کانگای لەشفرۆشی. جا ئەمەش خۆی ناوە چەتری گەنجانی جاف، پاشای گەنجانی جاف. بەم قسانە بۆ خۆیان پارە پێیا کرد. وەڵی باوکم گەنجی جاف حسابی توورێکی بۆ ناکەم، حسانی قەیتانی پێڵاوە بۆ ناکەن. بەڕاستی باشم لە کاتێکە پاڤڵ کۆمەڵێک ئینسانی سەسری بە ناوی مێدیاوە داناوە و پارەی خۆتە بەردەستیان. کاتێک مەسەلەی جێندەری و هاوڕێگەزخوازی و قوباد و ژنەکەی ئەمانە لە دژایەتی و ڕسوابوونە لەلایەن خەڵکەوە ئەگاتە لووتکە، پاڤڵیەت 2 بار داخا مێدیا درۆستنەکەی ئیکەنە هەڵا، کۆمەڵی خەڵکی کاڵفامیش دەگەمژێنرێ. کاتێک کە 20 ملیۆن دۆلار لە فڕۆکەخانەی سێمانی ئەژیرێ و منی یەکەم کەسم بڵاوی ئەەکەمەوە، دوای من ئەگاتە زۆربەی کۆمەلگا و زۆر کەس ئەێتە سەرخەت و دەبێتە مۆزوع. مێدیا چاواشەکەرەکەی پاڤڵ دێ پەلاماری لاهوری شەرجەنگی ئەدات، دەڵێ بە فڕۆکەی 30 ملیۆن دۆلاریەکەی لە ئیماراتە. والله ئەسپێکی بوتە ئەم وڵاتەوە بوون، ئەسپێکی کەحێلی، ئەسپێکی فڵان و فیسەر ئەم بابەتان. کاتێک کە لە سەهۆڵەکە بە نوکی چەتاڵێکی شێلم خواردن میزەڵانی درۆکیان فشەکاتەوە، خێرا ئەڵێن ئەوە لە ئیمارات بوو لەبەر ڕاپۆرتەکەی ئێمە گەڕایەوە. یعنی کابرا شێلمیژەخوا ئەوان پێیان ناخۆش. بەڕێزان بۆ ئەوەی کە هیچ کەسێک بەکەنمان نەزانێ، پێویستە هەر پەیجێک
هەر ئەکاونتێ هەر ماڵپەڕێ درۆی بڵاو کردەوە زانیمان ئەمانە بەپارە کار بۆ ئەو دەسەڵاتە سەخیفەی پارتی یەکێتیەکە دەبێ خێرا بلۆشی بکەین. من هەمیشە ئاوا ئەکەم ئەوانە بلۆک بکەن کە بە گەوشتان نەزانن مادام ئەم هەموو درۆیە ئەکەن. خۆ ئێوە عەزیزانی من لەگەڵ حورمەت بابۆتان تەنەکەی زبڵدان نین کۆمەڵێ سەرسەری و فاسد و هەرچی و پەرچی و بێدایک و باوک بێن خاشاک بکەنە ناوتانەوە. ئەوانە بلۆکن تیان هەڵن. پاشان وەرە سێری ئەم کەلتورە داڕزاوی ئێمە ئەمە بکەن کەلتوری ڕق و قین باڵی بەسەر هەموو ئەم کۆمەلگایی ئێمە کێشاوە. ئەمەش چی هێنای جەلادیەکان و مەلایەکان بەڕاستی ئەمانیان هێنا. ڕەخنە ئەگریت بەس جوێنێ ئەدەنێ ڕەخنە ناگری بە ناو وێنەی تۆ خەڵک قسە ئەکە جوێنەکە هەر بۆ تۆیت. ئاوێ ئازادی بێ وجودی نەماوە. بابا ئەبێت تۆ وەکو ئینسانێک ئەم ئارام ئەحمەدە قبول بکەیت. ئەبێ منش تۆ قبول بکەم. کۆمەلگا بە یەک ڕەنجی نابێت بە یەک گوتاری نابێت. ئەوە خەیاڵێکی نەخۆشانەیە. هەموو کۆمەلگا نابێتە پارتی نابێتە یەکێتی نابێتە گۆڕان نابێتە ئیسلامی نابێتە بێدین نابێتە ئەلمانی لە واقعا. کۆمەلگا پێکهاتەیەکە لە هەر هەمومان کەس ناتوانێت کە ڕەت بکاتەوە. تۆ چۆن مافت هەیە منیش مافم هەیە. کێ قازار لەم جەوە پڕ لە کینەیە ئەکا زەحمەت نەبێ جگە لە ئازادانی خۆمان کە هەمومان زێرەکەین. ئاخر توو شەرەفتەن ئەمە ئەخلاقە. یەکێتی داوا لە ئەندامە قوربەسەرەکان یەکا بچن بۆ سەرچنار. گروپێ لە جەردەکانی یەکێتی چووە وێنەیان گرتووە وەکو ئازادی و نان و کار و ژیان بۆ ئەم خەڵکە دابین کردبێ. کامە سەرچنەر کاکە؟ سەرچنار وێرانەیەکە سەرچنار فرۆشراوە سەرچنار دزراوە لە حقیقەتە. ئێوە هیچتان بۆ ئەو شارە پێ نییە. جەمال ناوێکیانەیە جەمالی حاجی فایاق نیوەی زەوی ئەو شارەیان لە ڕێگەی قوبەتەوە درەوە بەم کابرایە. باشە ئەویش هەڵەسێ چوار قوتوبەیەک ئەڕێژێ بە قوتابخانەیەکە بە شوێنێکە ئەڵێ سەرمایەداری نیشتیمانی ئەمەی تازە کردەوە. پارەدا بە چوار فەقیر و داماو دەڵێ ئەوە چاکەی کرد. ئەوە بەخشندەی نییە خۆشەویستانی من. ئەوە خۆ بەزلزانیە بە پارەی تاڵانیەوە. من ئەسڵەن بڕوان بە سوال و سەدەقە و ئەم شتانە هەر نییە بۆ ئاگاداریتان. ئینسان کەرامەتی هەیە. کاتێک من نان نییە بیخۆم پارەدارێک دێت نانم بۆ ئەکرێ ئەوە خۆی بە گەورە ئەزانێ من بە بچووک. یان لە باشین حاڵدا سۆزی بۆ من جوڵاوە بەزەی پێمە هاتۆتەوە بۆیە ئەمەی کردووە. کوڕی باوکم ئێوە چیتان دزیوە لەگە کاقوبادا بیژێڕنەوە بۆ ئەو میلەتە خەڵک سواڵی ئێوەی ناوێ کە خێری پێ بکەن. یەک پرۆژەتان بۆ خزمەتی ئەم شارە نییە. زەویەکانتان هەموو تاڵان کردووە هەمووتان کردووە بە شوقە و فرۆشتانە بۆ خۆتان. باشە خۆشوقە دروستکردن بۆ کۆمپانیاکانی خۆتان کە ئیفرۆشنەوە خزمەتی شاری سێمانی ناکە. بچن نەمام بۆچین تەنەکە و زبڵ کۆکەنەوە قوتوی بیرە کۆکەنەوە. توخوا ئەمە چالاشیشێتی ئەیکا خۆشەویستان ئەمە خزمەتی خەڵکەکە ئەمانە ئیشی شارەوانیە یا ئیشی سەرانیشێتیە. خۆشیان مانگانە $100 ملیۆن ئاودیۆکەن و ئەیفرۆشن. پاشان باقومێ لەمە بدەم و تۆشی باسی متمانتان بۆ بکەم. عزیزانی ئارام ئەحمەد سەردەمێکی زۆر خراپ کەوتوین لە واقع. سەردەمێکی ئەوەندە خراپ کە هیچ متمانەیەک لە بینی ئینسانەکانە نەماوە. ئەمە کارە ساتە. کاکە لەوە گەڕێ پیاوە ئەچێ بەس نابێ ناگرەی هاوار. باشە برۆی ئاوا پاشی کردوێتەوە ئاوا باریشی کردوێتەوە ئەساس پیاویشە. لچی هاتی پێش لچی ئاوا لێ کردووە ئەس ئەمە پیاویشە. با بە خۆتۆ هین و شت نیت شەرم کە. پیاو چۆن نەبێ مکیاژ کاکەژێن. پیاو ئەبێ مەرد بێ نەک خەریکی مکیاژکردن و لێو هەڵگوشین و نازانم ئەمە بایان و مکیاژ و ئەلم باتەنە بێ یا بڕوا بەس نابوێنم بۆ بگرێت. پیاو بێ شەهامەتی هەبێ بەڕاستی. پیاو جوانی ناوێ پاشی ئەوێ شەهامەتی ئەوێ ئاسایەتی ئەوێ پیاوەتی ئەوێ. لوودبەرزی ناوێ سادەیی ئەوێ. پیاو تەنها ئەگەر یەکێ پیاو بێ تەنها بۆ خوا بۆ گوڵ بۆ مناڵ ئەچەمێتەوە. بەس ئەم سەردەمانێک ئێمە کەوتوین ئینسان بە جۆرێک تەنها کەوتووە تەنانەت کەسێک شک نابا کە هەستەکانی خۆی بۆ بەیانکە و هەستەکانی خۆی لەلا دەرببڕێت. ئەترسێ سبێنێ وەکو چەکێ دژی بەکاری بهێننەوە و کەسایەتی تێکپشکێن. مەجبور ئەم هەستانە سەرکوت ئەکا سەرکوتی ئەکا پاشان وەکو ئەستێڵکێکی پڕ لە ئاو کە بەری پێگیرابێ ئەتەقێتەوە ئەبێتە سێڵاو. هەرچی ناشرین هەیە ئەیڵێ هەرچی شتەیە ئەیشکێنێ ڕێک وەکو ئەو گایی کە خۆی ئەکا بە دیوانێکی بە دوکانێکی چینی فرۆشیە شوشە فرۆشیە. باش نییە بە گیانی ئەو ئارام ئەحمەد خۆم کێشەی فەیسبووکم هەبووە
ڕەفیقم هەبووە کە کەسێکە گوایە زۆر زۆر ئارام مححمەی خۆشەوێ وە گوایە زۆر زۆر جێگەی متمانەیە متمانم پێ کردووە کاتەکەم ماوە تێ بۆ کێشەی فەیسبوک لە دواییە وێنەی کارتەکەی منی یاوە بە پارتیەکان لە پەیجەکانە بڵاوێن کردوتەوە باشە عەزیزانی من ئینسان چۆن بەڕاستی ئەم چاوەتمانە بۆ چاوی تێکات حتا ناوێری تۆ نوکتەیە بجێڕیتەوە بۆ برادرێ نەبادا ڕیکۆردی بکە ناوێری بە کەسێ بڵێ خۆشمەوێت ناوێری بە کەسێ بڵێ بابە ڕقم لێتە وا باڕوو بڕواتانە بێ ئەم سەردەمە بۆ ژیان نابێ خۆشەویستانی من سەردەمێکە بەڕەڵاییە بێ ئینسافیە هەرچی متمانە هەیە کوشتیوانە وەڵڵا بە ویژدانم هەرچی ئاژەڵ لەم دنیاە هەیە ئەزانێ بژی مرۆڤایەتی نەبێت باشە بە قورئان تەنها مرۆڤ نازانێ بژی ئەگینا هەرچی گیان لەبەر هەیە هەرچی فڕندە هەیە هەرچی هی ناو دەریاکان هەیە ئەزانێ بژی تەنها مرۆڤ نەبێت تەنها مرۆڤ نازانێ بژی بەڕاستی باشە تۆ لەوە تێناگەی کاتی ئازاری کەسێ ئەدەی خۆشی ئازار ئەچێژیت کاتێککە جوێن بە کەسێک ئەدەی خۆشی ئازاری پێگا ئەو کەسەی کە بە جوێندان و سوکایەتی و بێحرمەتیکردن بە کەسایەتی خەڵک تو مرتاح ئەبێ ئەوە نەخۆشە ئەبێ بچێ بۆ لای پزیشک بۆی چارەسەری خۆی کە خەڵکی پارەی ئەیادەی پێ نییە خەڵکی موچەی نییە خەڵکی نان و کار و ژیانی نییە ئەمە حاڵەکەیە کەچی یەکێتی هاتووەڵێ بچن بە هین ئەڵێ بڕۆن بۆ سلێمانی هین بۆ سەرچنە بچین بۆ سەرچنە چی بکەنێکێتی ها جاران سالەی لێبوو مەشتەلەکە ئەچین سێرمانە کرد خۆیسە هێرۆی لێنی دە هێرۆ برن بۆ مەشتەلەکە داینێن یا شاناز برن لە جاتی سالە ئەو کاتە هەمومانشی سەی دەکەین بەڕاستی ئەچین بۆ خۆمان سەری شاناز و سەری هێرۆکەین وەکو سالەی زوو مەیمونی هەبوو ناوی سالە بوو لەوێ دایان نەبوو ئەو کاتەشی بۆ خۆمان سەی دەکەین اینجا عزیزان با لەسەر ئەم مەسەلەی داخستن و ئەوانش کۆمەڵی قسەتان بۆ بکەم بە بڕوای من هەموو شتێک لەم دنیاە ئەبێ بە یاسا ڕێکخرێ دەبێ یاسا ئەوە بکە نەک دەرمان خۆریشی وەکو قوبا تاڵەبانی ئەوەی پاڤڵ تاڵەبانی بیکات کە ملیار دۆلاری ئەم گەلەیان دزیوە نەک پاڤڵ و قوبات بیکەن کە دەرپێکانیشیان پەلکەزێڕینی هاوڕەگەزبازیە من ئەزانم کە شەوانە لە دەباشانەوانە ئەمانە چیەک لێرەوە ئەمێ ڕاست و ڕەوان بە ئێوەی عەزیزان و خۆشەویستانی ئارام مححمە بڵێم هێز نییە لەم دنیاەیە بتوانێ دیاریدەی لەشفرۆشی لە ناوبەرێ کۆنتین ئیشە لە مێژووە بەڵام ڕەفاهیەت ژیانێکی باشتر دەتوانێت کەمی بکاتەوە بەڵام هەژاری و چەوسانەوە بێدادی هەرزیاییەکە بە گۆپاڵ و کوشتن و ئیعدام و زیندان و قەدەقەکردن لە ناو ناچێ لە منی وەربگرن بە جوێندان و سوکاتی ناو ناچێ تۆڵەی لەشفرۆشی لەگەڵ کەلتوری ئێمە ناکۆکە فاوکم بە وەڵڵاهی لەگەڵ هەرچی کەلتوری ئەم دنیاە هەیە لەشفرۆشی ناکۆکە لە ئاسی دنیادا چونکە دژی مافی مرۆڤە لەشفرۆشی دژی مافی خودی ژنانە لەشفرۆشی یا هەندێک کەس ئەڵێن لەگەڵ ئاینی ئیسلامە ناگونجێ باوکم بە وەڵڵاهی لەگەڵ هیچ ئاینێکە لەشفرۆشی ناگونجێ هیچ ژنێک لەم دنیاەدا نییە هەر ڕۆژە بۆ پیاوێک ڕوود بێتەوە ئەگەر نەکرای بێتە قوربانی حتا عەزیزانی من ژن وەکو پیاو نییە ژن کائینێکی جیاوازە ژن هەستی بۆ پیاوێ نەبێت پیاوێکی خۆش نەوێ ناتوانێت سێکسی لەگەڵا بکات ئێوە بڕۆن سێری ئێران کەن چل دانە ساڵە لەو ئێرانەیە شەلاق ئەوە شێندێ لەسەر ئەوەی کە ژنێک کچێ تاڵە قژی بە دەرەوەیە ئەگەر خوشک و برایەک بچوونایە بۆ بازار پیاسەیەکیان بکردایە پۆلیسی ئەخلاق ئەی گرتن محاسبەیە گرتن ئەی بردنە کۆمیتەیە نازانم چییە هەتا هەویەکان ئەهێنا تەکید دەبن کە خوشکبرن اینجا ئازادیانەکردن دەبڕۆن سێری ئێران کەن بزانن بازاری لەشفرۆشی چەندە گەرمە چونکە بۆ ئەمە زادەی هەژاری و چەوسانەوەی بێئامان و بێئامانی ژنان و پیاوان و خێزان و هەموو بەشەرەکان و کۆمەلگایە بڕۆ سێری سعود کە سێری کوێت کە سێری ئەفغانستان کە جگەل لەشفرۆشی هەتا نێربازی چیای پێ دەرەهێنێ بە درێژایی مێژووی کۆمەلگا داخراوەی ئیستیبدادەکان کۆمەلگا هەژارەکان کانگای بەدڕەوشتی و سێکسفرۆشی بووە حتا ئەو کۆمەلگایانەی کە ڕژێمەکەیشی ئیسلامی سیاسی هەروایە لە هەرەمیانە ڕەوەکەیەوە تا هەرەتون ڕەوەکەی ئەوانەشی کە ئەلمانین هەروان دەوڵەتە کۆمۆنیستەکانی سەر بە سۆڤێت کاتی خۆی ئەوروپای شەرقی هەمووی هەر بۆ شکڵەیە چکە باسەکە ئەوە نییە کە ژن حەز بەو کارە بکات باشە ئەوە ژیان تەنگی پێ هەڵچنیوە هەژاری چەوسانەوە بەدبەختی ئەوەی لێ کردووە بڕۆ لە ئەوروپایە پڕ لەشفرۆشی بۆ یەکەم سیستەمەکە ئەوەی ئەوێ
بۆ ئەوەی خەڵک بۆ شەڕ و مەشغوڵ بیریشی نەکەوێتەوە. دووهەم هەژاری هەیە لەم هۆڵندایی کە منی لێ ئەژیم زیاتر لە 200,000 خێزان کەنیسە یارمەتیانەدا بۆ ئەوی بژین. باشە شەو ڕۆژ کارەکەن فریای ژیانەکەیان ناکەون. لە سەدان وڵاتەوە ژنان ئەهێنن بۆ ئێرە کاسپیان بۆکەن لە وێنانەوە لە هەموو وڵاتانی دنیاوە ئەیانهێنن. میدیاکانیش کە سەر بە ڕژێمەکانن سەدان کۆمپانیای لە شرۆشی و ڕێکلامیان کردوتەوە لە تیڤیەکانەوە پیشانی کۆمەڵگای ئەدەن. دەیانەوێ هەموو دیاریدەکان بە ئاسایی دەرخواردی خەڵکی بدەن و هەموو ئەمانش بە ناوی قسەی قۆڕی ئازادیەوە ئەکرێت. یعنی کامە ئازادی دیادەی هاوڕەگەزخوازی ئاسایی بکەنەوە. خێزانیان نەیەشت و هەمویان لەبەرێک هەڵوەشانەوە. ڕژێمەکان هەزاران محەلیل و نووسەریان خوڵقاندووە. نەکرد ئەوە ئەچن سادریشی ئەکەن بۆ وڵاتانی تر. عەزیزانی ئارام ئەحمەد باشە من ئاگام لێیە زۆر نووسەر هەیە کە خۆی لە ئەوروپا هۆمۆیە با بڵێن یا هاوڕەگەزخوازە. ئاگادارم هەندێک نووسەرۆکەی کورد کە دالێک لە پێش ناوەکانیانەوەیە نووسەرەکانی ئەمانە تەرجمە ئەکەن و ئەیانێت دەرخواردی خەڵکی بن لە باشووری کوردستانی. جاری پێشوو پێم وتن ناکرێ شتێک کە لە خۆما مۆجودە هەوڵ بدەم کۆمەلگاوە خۆم لێ بکەم. لە ژیانی خۆتا شێکی کەفی خۆتە بەڵام مافرد نییە هەڵی بێ بۆ ژیانی تایبەتی منیش. باشە باندی تایبەتێ لەم ئەوروپایەوە لە شەرقەوە لە ئەوانەوە ژن سادرەکەن بۆ ئێرە. لە ئێران و ئەفغانەوە کچان ئەفرۆشن، مناڵان ئەفرۆشن، کوڕان ئەفرۆشن بۆ خلیج بۆ بازرگانەکان بۆ هەموو بۆ ئەوانە. باشە کابرا دەوڵەمەندە بنمونە مامۆسای ئاینیە یاوەکو لەتیفی سەلەفی یاوەکو مامۆستا عەلی باپیر بۆیان لواوە چواژنەهێنن پێنجەهێنن خەڵکیش ناتوانێت ژن بهێنێ. عەزیزانی من با تۆسی واقعی بین واقعی تۆ لە شتەکان وردکەینەوە. ئەمە دەچێت لەگەڵ لە شرۆشانە سێکسەکە حتا ئەگەن لە شرۆشی نەبێت لەگەڵ ئاژەڵە سێکس ئەکا. ئەوەی کە ئەم واقع نابینێ و ناخوێنێتەوە بەڕاستی ئەوە گەمژەیە. سەی دەستدرێژی بکەن چۆن پێ لە هەولێر هەمومان بینیمان دەستی مناڵێکی پشکۆلە ئەگەی بۆ مزگەوتێک بۆ سێکسی لەگەڵاکە ئەوە گیرا و دوای ئەوە کرا. لەم ڕۆژانەیە حەوت دانەگەر دە سێمانیە کچێکیان ڕفاندۆ شوقەیەکەوە باش و پۆلیس فریاکەوتۆ دەستی ڕزگای ڕاکردە دەستیان. باشە ئەوەیە کەواتە وەڵامدانەوە بە ژیانی خەڵک باشترین ڕێگایە و باشترین چارەسەریە. ئەدوێت لە شرۆشی نەمێنێ زۆر باشە لەگەڵتم. ئەبێ ئازادی هەبێت، ئەبێ ستەمکاری و چۆسانەوە نەمێنێ، ئەبێ هەژاری بنەبڕ بکرێ. پێویستە هەموو ئینسانی وەکو ئینسان سەیری بکرێ، دەستی بە هەموو مافەکانی خۆی بگا، مافە فەردیەکانی ژن وەک مرۆڤ سیر کرێ، خاوەنی ماف و بڕیای تایبەتی خۆی بێ. ئەو کاتە کەمە بێتەوە. با تۆزێ واقعی بین دوای کۆمەڵی قسە نەکەوین لەبەر ئەوەی کە تەخویلمان پێ نەکرێ یان هەموو کەسێک ئەمێ قوڵ بێ. کاکە عزیزان ئەگەر من بمەوێ هەموو کەسێ منی قبول بێ بە پارتی بە یەکێتی بە کافر بە جوولەکە بە ئیسلام بەمە کەواتم کەسێکی ئیتیهازی و دووڕوون بەڕاستی ناکێت تۆ هەموو کۆمەلگا تۆی قبول بێ. ئەگەر هەموو کۆمەلگا تۆی قبول بێ تۆ تەواو نی لە واقع. یعنی تۆ لە هەر شتێکەوە بێ و بڵێ شەنی خۆتەکەی شتیوان نییە، شتیوان ناکرێ. بنمونە تۆ ئەڵێ جگە لە مزگەوت نابێ کەنیسەیەک هەبێ لە وڵاتە، ڕقی لە یەزیدیە، ڕقی لە کاکەیە، ڕقی لە جوولەکەیە، ڕقی لە بوزیە، یعنی هەموو شتێ خۆتان بێ. تۆی ئەلمانی ئەڵێ ئیسلامیەکان نابێ وجودیان هەبێ، نابێ سەلەفی هەبێ، نابێ دەروێش هەبێ، نابێ سۆفی و فڵەفیسار هەبێ. وەڵڵا کاکە ژیان ئەوە ناڕە بەڕاستی خۆشەویستانی من. هیچ کۆمەڵگایەک لەم دنیای یەکڕەنگ نییە، هیچ ئینسانێک لەوی تر ناچێ. ئەم هەموو جیاوازیە دەبێ خۆیان لەگەڵ یەکترا بگونجێنن. لەم ڕۆژانەیە عەزیزان لەم سۆشیال میدیایە لەم سێ چوار ڕۆژەیە لە ساڕۆژی لەدایکبوونی مەسیحا ئەم ئیسلامیانە ناڵم هەموویانە بەشێکی زۆریان 1 ملیۆن جونیان بە مەسیح و مەسیحیەت داوە. حتا هەیەنە لە ئەوروپایە لەم کۆمەڵگایە ئەژی سۆشیال خۆرە کەچی جوێنیان پێدات. تۆ مافی خۆتە هەبیت، ئەوانش مافی خۆیان هەبن. دەبێت هەموو ئاینەکان بە یەکەوە بگونجێن. من جەژنی قوربانم هەیە مافی خۆ، تۆ سەری ساڵی هەیە مافی خۆت، تۆ یادی حەزەتی عیساکەیتەوە یادی خۆتە، یادی حەزەتی محەممەدەکەیتەوە مافی خۆتە. من لە ڕۆزم هەیە تۆ ڕەمەزانی هەیە، چی یادێکەکەیتەوە ئازادی بڕاستی. ئەگەر بە یەکەوە ژیان و گفت و گۆ و لە یەک تێگەیشتن نەبێتە کەلتوری ئێمە بڕواتانە بێ هیچ ئارامیەک ئێمە بە خۆمانەوە نابینین لەو کۆمەڵگایی کە ناوی باشووری کوردستان و ناوی عێراق. دەبێ هەموو ئەمانش بە یاسا ڕێبخرێ. بەڵام بەداخەوە ئێمە یەکێتی پارتیمان هەیە بەس خەریکی دزی و تاڵانی بێڕەوشتین. من لەگەڵ ئەوانیم کە ئیسلامیەک سوکاتی بە مەسیحیەک بکە بە پێچوانەکەشی هەر لەگەڵیان نیم. من مەسیحی نیم، کاتۆلیکیش نیم، هەتا بوزیش نیم، فڵانە فیساریش نیم،
بەڵام بێڕێزیان پێ ناکەم ئەوانش مافیان نییە بێڕێزی بە من بکەن بۆیە ئەم کۆمەڵگایە شوێنی هەمومانی تیا بێتەوە کە بە حرمەت و ڕێزەوە لەگەڵ یەکا بژین من وەکو ئارام محمەد بە تەواوەتی دژی دەسرۆشیم چونکە ژن تێیدا قوربانیە بەڵام تەعاملشی لەگەڵ ناکەم چونکە واقعەکەەوە هەیە بێ بگەڕێن بۆ ئەو ڕێگەی کە چۆن چارەسەری ئەمە بکرێت هەروەکو چۆن بە تەواوی دژی جگەرە کێشانم دژی حەشیشم دژی تلیاک و فلان و فیسارم لەبەرەوەی زەری بۆ مرۆڤایەتی هەیە لەبەرەوەی ئینسانەکان تووشی نەخۆشیەکە حتا مەشروبیش کەویستە ئێمە بگەڕێن بۆ ئەو ڕێگایانە کە چۆن چارەسەری ئەمانە بکەین بابا جادەیەک مرود دایناوە یاسا دایناوە ئەڵێ تۆ ئەبێت لەم شوێنە 100 بڕۆی کە تۆ 120 ئەڕۆی من لەگەڵی نیم ڕەنگە خۆشم ڕۆشتر بم بەڵام لەگەڵی نیم لەواقع ئەمەوێ دوو قسە لەسەر ئەوەی کەریم قەرچەتانی بکەم دکتۆر کەریم تۆ دوو سێ قسە لەسەر ئەو قسەی بکەم ئەوم زۆر پێ ناخۆش بوو لەواقع من سەرەتا هیوادارم کە دکتۆر کەریم قەرچەتانی ئەو قسەی نەکرد بێت کوایە وتوێتی زۆر کچ هینی سەناعی لەناو جانتاکایەتی بەڕاستی ئەگەر ئەم قسەی کردبێ ئەمە کارەساتە عەزیزانی من پێم خۆشە لەم ڕۆڕوونکردنەوە بدا چۆن قسەکەی کردووە ئایا وەڵیان گێڕاوەتەوە بۆیان زیاد کردووە بۆیان کردووە چۆن ئەمی کردووە ئەگەر ئەم قسەی کردبێ هەر بەڕاستی سەیرە چۆن ئێوە هەموو ئەم جانتانە گەڕان پاشان جانتای کچان بە ئێوە چی و ئێوە چۆن دەستان بەمانە گەیشتووە ئەگەر ئەمە ئاوا بێ کەواتە بۆچی ناچن کامێراژ لە ژووری ژنان و کچانە دابنێن لە کوردستان بزانن چیەکە یا لە تاوالێتەکە لەنیشە دایبنێن ئەمە عیبە یا بۆ ناچن کشفی خەیاڵەکانی ژنان و کچان کە بزانن بیر لە چیەکەنەوە خەیاڵەکانیان چۆنە بۆیە لەم ئەوروپایە کەسی ئاسایی قسەی ئاوا ناکە جا ئەگەر پرۆفیسۆریش بێ ئەبێ بدێتە دادگا لە واقع یان پێڵن ئەڵێن ئەمە تێکچوو پاشان بەپێی کام داتا بەپێی کام زانیاری ئەو شتە ئاوایە ئەم سەدان کچوو ئەویان پێ بووە چۆن زانیوتانە لە ناو جانتای کچانە ئەندامی نێرینەی پیاوی تێدایە من سەفەرێکیان لە پاڵتاکە بە مامۆستا مەلاکرێکارم وتم مامۆستا تۆ لەسەر مەسەلەی مەشروب و ئەلەم بابەتانە بوو پێم و تۆ لە بازاڕەکانە قەدەغەیەکەی مەشروب بەڵام لە ماڵەوە خەڵک مەشروب بخواتەوە تۆ ڕێی بەرامبەر بەمە چییە وتی خۆ من پێشە دەنانێم سەری ناو ماڵەکان بکەم بزانم لە ماڵ ناو ژوورەکانە چیەکەن گرنگ ئەوەیە ئێمە ئەڵێن مەشروب حرامە ئێمە هاوردەی ناکەین لە بازاڕەکانە نایفرۆشین ئەمە یەکەڵێن قەدەغەیەکەین جا لە ماڵا کابراشیەکە ئەوە ئازادی خۆیەتی ئەمە پرسیاری من بۆ جامە زۆر پرسیان لۆ پیاوە کردووە لە ڕاستی حتا شوان محەممەد کە من دەیان ڕەخەم لێگرتووە کۆمەڵە ڕەخنەی منتەقی لە دکتۆر کەریم گرتبوو بەڵام ئێوە هەر جوێنی پێدەن بەڕاستی ناکرێ کاکە من لەمە تێ ناگەم تۆ وەکو ئیسلامی یەک دژی لەش فرۆشیت ئۆکێ دەست خۆش بێت بەس چۆن ڕێگە بە خۆت ئەی کە بێیت هەر بەم ناوگەڵە بەم بەلۆعایەت جوێن بە دایک و خوشتی خەڵک بدەیت خۆ کاکە تۆ ناجی لەش فرۆشیت لەم جوێن بە دایک و خوشتی خەڵک ئەدەی بە بەلۆعاکەت چۆشتی وای بکە ئەگەر تۆ بۆ بە جوێندانەکە ئاوا مرتاحبی جوێن بدەی بەخوا بە عملیەکەیشی ئەیکەی ڕاز ناکەیت بە عملیەکەیشی ئەیکەی دەسیکرێ بۆیە ئینسان ئەبێت بە ئەخلاق بێت لە حەقیقەتە من نازانم من دینداریم بە ئەخلاق تێگەیشت بووم لە واقعە بەڵام کەسانێکە خۆیان بە دیندار ئەزانن و بێ ئەخلاقن ئەمە من نازانم چۆنە لە واقعە ئەمە چ جۆرێکە هاتوتە ناو بازاڕی ئێمەوە بەڵێ ئێشش ئەڵێم هیچ کەسێک بۆی نییە جانتای هیچ کەسێک بگەڕێ حتا هیچ کچ و ژن و پیاویش ئەگەر پۆلیس خەبەری پێگەیشت بە نمونە جانتاکەی ئارام محەممەد شتێکی تایە خەتەرناک و ئالەم بابەتانە ئەوە ئەبێت دادوەر ئاگا بکرێت کاکە ژیان کاکە خەریکم بەڵێ ببورن بەڕێزە ئەو شوێنە کوێ حاجی قەڵا لە دەشتی کۆیە بەڕێزان بیرم خەنەوە باشە شوێنەکە وتی ناوی چێ بیرم شۆ
حاجة قدس خوش بتيجيش باش يجن باش يجن باش صدق برزانا وهوالك بو ألين حاجة قلالك شوية قواي أو شوية أنا مفزي بكواني ليه إسا وهاب هلا بجيد جاترو شنو تسر أو أنا لقل فرويني تركيا ماشي أو شتاني تركيا وأنا بابتانا إسا شرع لبيني أو جروبا كلو حاجة قلاه بككن لقل جماعة جاترو فروكي تركيو أنا بابتانا أمش بخوي كارساتكي أم جاترو أنا بابتانا سي أولاتي ماشي بس هاتو خوش أو هوالي دقيق وجدية إسا لقل إيوا أقساكم أو شرها لا بيني أو جماعتك لو حاجة قلايا بارجي بكيتيا قسكي خوم أجر قماني أن جانتاكي منها بو بوليس بو هي بيقريتو أجر شيكيتيا بو من بات بوليسو مع محاسبة مكاتو ببيا سام عمل نقلاكا بلان بويني هل خو جانتاكي من غير خو فروك خاني كاك إنجا سيريو كومال جاي إمك خوش بيستان ولا كاك أو قومها ولا حاجة قلا شون كاك بككيتي دايا إسا دروني ترشي أوانا لقل جماعتي دجا ترور وهابلوجين شو تسيان شرية كاك جان خيرا لايف مين حاجة قلا لاقي قشقة إيه والله تيجيشم دست خوجه وساخو باش عزيزة كيبل باش بساخو باش بقرباني باش تشاوك باش هلا ويا كوتن عزيزان لحاجة قلاو كي شر هي لبيني شو دسر بكاكا لو منطقة وشركية بداخل كوبتر شو شيء أواهي بداخل براسي تو كم جاي إنجا عزيزان بس يصير باسكي خوما كاتك أمهم ملهاو بارو ديسكو قمارخانية لسيماني هولير هيا وشوان جمعية برناكوي زحمان نبي كيش نبوي وشنانا ها هموين أتشن هموشي على وشوني بيروشية أي شوني بيروشية بوشيت أي بو من الناس ما قمارخانة ها من بيسو حوضانا صالي الربقة ده هولندا يم خوش ويستا ببيرو باورم بمروفاتي قسم بوي بروان بيتي يكم جار كهاتم خون تسليم نكذبوا هندي برادر بدل من بو ديسكو كشون بيريكم بانكيد خلج دهولك الرقص ودانسيانا كيد حتى ساعات الدولة قال انا او ظلم خليبو اتقي او موسيقى زبلاحة او يكم جار واخر جار بوا لهل بسو حوصالك كم لم اوروبايا شنك اهلي ديسكوني مكاك خو بزورني اهلي قمار ومال بس هالماتي نزانم كواتا أم صدان هزار كسا كشوانا أشنا أو بارانا ونا قمارخانا كانوا وناهم بوبو ناس أمانة أهلي أي بوها متن ألين أبي دا بخري أو بيروشية أجر بيروشية وتو بيروشنيت أي بوش يجي زحمة النبي ها كما دورية يعني شيمكم الجاية مكاكا أيوة شرمناك أنا ما مدود لسيء كم كاكي من ها أي أوانك شيناتشن ما قرجنا كان كشا كان براكاني إيوانين ميردا كاني إيوانين آموسا كاني إيوانين كسا كاني فلان في سارنين يا رمي أوانيك كاكيشة هاشتك عجبني أما واقعة هلو أما واقع كاكا تواو جماعة من فيديو بوهاتو كاكا ده هذاك دشنا خليك دانس مسمى قمارو أرخوانو نازم شيء ملها ألم بابتانن كوت خوتان فسه كإنسان هنيش عليه يكسر جون بيمين كاكي جن ما موصل لطيفي سلفي كيسد السماني سجني هي شاوان هاوسري هي جنجة كشيكي جوانا دبيت قتابي لا ملا لطيف هم الأمر أزين ما فاكته دريبو ناكن خو كاكي ملا كأبوه وكو ما مصاو قتابي سيري شاواني كدايا برام ساختيه ملايك ساختيه بشاي سكس والشهوت سيري شاوانكات باشا شش دارما بنا شرعي خليشي بيت يعني أو أفدا لدوائية دنا كبلا كاتو إنجا ماريا كاتو إكا بجني خوي حتى شاوان دنا كاني بلاو نكدو نيكل بجني خوي تو وجدان أشرف وكرامتي هرهم دا أجر من أم كداية شيطان بلا بركة ها تو خوار صوت ناكرم ببي همو أخلاقه ديني إنساني فلان فيساري ما مستان نابي لقى قتابيا بيوندي دلسكا كاكا
نابێ مامۆستا لەگەڵ قوتابیەکە یا خەریکی سێکس بێت. ئێستا لە کوردستانی ئێمەیە مامۆستا لەگەڵ قوتابیە ئەچی ئەوواکە کاک چۆش چیوە بێ کەچی کۆمەڵی خەڵک پاسایی بۆ هێننەوە. بە ویژدانم وەڵامی ئەم پاساوە یەک شتە، هەمووتان وەکو لە تیڤی دەکەنەوە بۆ ئافرەت و سێکس، پڕن لە فەساد، پڕن لە درۆ، پڕن لە چاواشەکاری، پڕن لە ساختەکاری. چونکە ئەمە وەکوتم فاکتە گفتوگۆ هەڵ ناکەیت. بەیانی هەڵەسین هەتا ئێوە لە درۆکەی هەمووشمان خۆمان پێ ڕاستگۆیە. ماکسی سوورێک ئەبینین لەو پەڕەوە بە دە چاو سەیریەکەی هەمووشی ئەڵێن بابە عیبە خاڵە سەیری ئافرەت مەکە بەخوا درۆکە. کەواتە لە منی ببیسن بەداخەوە ئەوەی کە ئەم ژیانەی ڕاگرتووە درۆیە، ڕاستی نییە، حەقیقەت نییە، ڕاستگۆیی ڕسوا بووە، کەس ڕاستگۆیی ناوێ، خەڵک هەمووی درۆیەوێ بەڕاستی. ژنێک پێ دەڵێ ئەڵێ خۆش بێت و ئەڵێ خۆشم ناوێت جۆنی پێدا، ئەبێ بە درۆ بڵێ خۆشم ئەوێ، ئەگەنا سوکاتی پێکا، بێحرمەتی پێکا بەڕاستی. بۆ پیاوەکەش هەر بە هەمان شکڵ. درۆ باڵی بەسەر هەموو شتێکدا لەم کۆمەلگایە بەڕاستی کێشاوە. کابرا مانگی $200 وەرەگە لە فەیسبووکە بەس ئیشی جوێندان و سوکاتیە. والله عزیزان لە هەموو ژیانمە نەشوەتە تیکتۆک باش نییە کەچی پیج هەیە 150,000 فۆڵۆی هەیە بەناوی من و بە وێنەی منەوە. باشە خۆشەویستانی من لە یوتیوب دەیان لینک هەیە هەمی بەناو ڤیدیۆی منەوە. کەس حرام ناخوا کەچی هەمووشی حرام خۆرە، کەس سێکس ناکە کەچی هەمووشی ئەیکە، هەر یەکە بەڕێگای خۆی. باشە کەس درۆ ناکە هەمووشی درۆ فرۆفی شاڵەکە. لە کۆمەلگای ئێمەیە هەموو کەس شەریفە، هەموو کەس پاکە، هەموو کەس نیشیمان پەروەرە، هەموو کەس کورد پەروەرە، کەچی لە دە کەس حەو کەسیشمان جاشی ڕژەمی بەعەز بوو. ئێسەش لە دە کەس حەو کەسمان جاش جەلالی و جاش مەلاییە. باش نییە 390 دانە مستشارمان هەبوو کە هەمویان ئەنفالشی بوو. دوای ڕاپەڕینیش هەر هەمویان بوون بە پێشمەرگەی پارتی وێژێتی، هەمویان بوون بە قارەمان. هەرچی تەواری و جاسوس و ئەمن و مخابراتی بەعەس هەبوو هەمویان بوون بە پێشمەرگە و هەمویان بوون بە کورتپەروەر. ئێستا ماڵەکەیان خۆشە سەدەمی بەعەس، ئێستا دەوڵەمەندترن لە سەدەمی بەعەس. بابە مێژووی کرد درۆیە، مێژووی کرد فرۆفی شاڵە، مێژووی کرد ئەم بەڕڵایەیە کێسا لە سلێمانی هەولێر دۆکوان بابەتانە هەیە یەکێتی و پارتی. والله عزیزان ئێستاش هەموو ئەوانەی کە 30 ساڵە پارتی وێشێتی و ئەوانەی پێشتیش واتە ئەو ئینسانە شەریفانەی کە سەردەمانێ بە گیرفانی بەتاڵەوە پارتی وێشێتی بوون، ئومێدیان هەبوو بۆ ڕزگاری و بۆ ئازادی بۆ ئەم بابەتانە، ئێستا پێیان بڵێ پارتی، پێیان بڵێ یەکێتی، قەسەم بەخوا پێیان عیبە. باشە ئێسش ئەوانە هەر بێ گیرفان هەر بێپارن. والله چەندین یەکێتی ئەناسم قەسەم بەخوا پێ عیبە پێ بڵێ یەکێتی ئێستا. باش نییە؟ خۆشەویستان من ژنێک ئەناسم هەموو شەر ئەیناسم، ناویشی نابم ڕێناکەم. گەورەترین کۆمپانیای هەیە لە سادەی ئەم کۆمپانیای یاو بە پیاوێک تەنها لە بە سێکس. باشە لە کاتێکە سەدان ملقەوی حیمایەتی لەو کوردستانیە لەبەر دەرگاکەیە سەدان سمێڵ بۆ یاخ و سمێڵ فش ریزی بەستووە بۆ ئەوی بیبینێت کە بە جادەکانە ئەڕوا دەیان من ئەستور و چواردۆیان گرتووە. عزیزانی ئارام ئەحمەد والله 27 ساڵە من لەم هۆڵندایە هەموو ئاواتم ئەوەیە یەکجار سەفەری مەغریب بکەم. باشە چونکە زۆر تاریفیەکەن خۆش و ئەمە ئەوەیە بە شەرەفم نایەرم بڕۆم. عزیزان ئەزانم بۆ نایەرم بڕۆم لەبەر ئەوەی ئەو نەپیاوی کورد ڕۆیشتووە بۆ سێکس من نەهێرم بڕۆم. باشە ئەڵێم نەوەکە ئەگەر من چووم بڵێ وەڵا ئارام ئەحمەد بۆ ئەوە ڕۆیشتووە نایەرم بڕۆم. چۆ لەبەرەوەی پیاوی کورد ئەو نەڕۆیشتووە بۆ ئەو مەغریبە بۆ ڕابواردن و بۆ سێکس و بۆ ئەنە بابەتانە. باشە هەرچی ژن هەیە تۆقیوە کاتێ مێردەکانی ئەڵێن وەڵا ئێمەمانێ بڕێن بۆ مەغریب. باشە ئەو نەداماون ئەڵێن بۆ کوێشی بچۆ بەس بۆ مەغریب مەچۆ بە قوربانێ بە. زۆربەی ئەو ژنەکان ئێستا ئاواڵن لە حەقیقەتە. باش نییە؟ ئێخۆ لە ئێرانە، لە ڕووسیایە، لە جۆرجیایە، لە هۆڵەندایە، لە سویدە، لە نازانم کوێیە، لە یۆنانە، لە ئیتالیا، لە هەموو دنیایە ژن هەیە لە حەقیقەتە بۆ مەسەلەی سێکس و ئەم بابەتانە. یا شیمالی ئێران ها پیاوی کورد شێتی شیمالی ئێرانە. خۆشەویستانی من کەسی هەمووی شەڵێ کاگەران وەڵا ئەوەشین بۆی پیاسە بکەین لە شیمالی ئێران زۆر خۆشە. والله درۆکەی بۆ ڕابواردن و بۆ سێکسەچ. باشە فێری هەموو دەرسەکانی سیغە بوویت کەچی لە کاکە سیغە حرامە هیچ شیعەکانە. وەرە کاکە من دەیانتان لێ ئەناسم
والله ناچم بەخوا بۆ مەغریب نارم بڕم کاکە ژیان خۆن بۆ ئەو ناچم بەڵام نارم لەبەر پیاوی کولۆنە ڕۆشن بۆ مەغریب شتە باشە کاکە ژیان واقعا بەڕاستی هەسە اینجا یەکشتی کەیس خۆشەویستان بەشێ لە ئیسلامیەکان ئەچن ژنی زۆر گەنج ئەهێنن و کەچی ئەڵێن چی الله ئەکبەر ئەمە نیعمەتی خودایە پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێ عایشەی هێنا 9 ساڵان بوو ئەی خۆ پێغەمبەر خەدیجەیشی هێنا کە زۆر لە خۆی گەورەتر بوو ئەی بۆ لاسایی ئەویان ناکەنەوە چوار ژنی بەتەمەن بهێنن چوار قەیرە بهێنن وەکو مەحموود سەنگایی کە چودانێکی هێنا دەستیشی خۆش بێ بەڕاستی بۆ مناڵەکە بۆ کشە مناڵەکە پەنا بە حەزەتی محەممەد ئەبن عایشە ئەکەن بە نمونە بەڵام بۆ بەتەمەنەکان کەس خۆی لە قەرە نایەت بۆ حەزەتی بۆ خەدیجە عەفو کەس خۆی لە قەرە نایەت ئەمە پێی ئەڵێن زۆڵەتی لە ڕاستیە پێی ئەڵێن زۆڵەتی ئەڵێ کشی بچوو ئەهێنن مناڵ لە خۆیان بچووتر کە 30 ساڵ لە خۆی گەورەتر لە کچەکان ئەڵێ کاکە پێغەمبەر عایشەی هێنا ئەیدە سەفەرێکی لاسایی پێغەمبەر کەرەوە کە خەدیجەی هێنا کە چەند ساڵ لە خۆی گەورەتر بوو دێ لاسایی کەرەوە سەفەرێ بۆ هەر لە مناڵەکە لاسایی یەکەیتەوە ساختە چی بۆ خۆ تو کاک تۆ بڵێ بزانی خەڵک کەرە خەڵک تێناگا درۆکەی داگەر مسلمانێکی واقعین هەمووتان فەرموو ئەگەر ژنی کە ئاهێنن بڕۆن ژنی بەتەمەن بهێنن لەبەرەوەی حەزەتی محەممەد خەدیجەی هێنا چەندین ساڵ لە خۆی گەورەتر بوو ئەو کاتە درۆکە بیەوە کەواتە ئیشەکەی پێغەمبەر بوو بە ژۆندی خۆتان بەکارهێنن ئەوەی کە عایشەی هێناوە مناڵە لە ڕاستیە ئەمە پێڵێن ساختە چێتی لە حەقیقەتە والله زۆربەی زۆری مسلمانەکانیش نوێژەکانیان ڕیاییە ئیشیان بەخوا هەیە بۆیە نوێژەکە بۆیە بەڕۆژوە ئیشی بەخوا هەیە بۆیە بەڕۆژوە دەپارڕێتەوە خوای گیان شفام بیت خوای گیان نانم بیتێ خوای گیان کارم بیتێ خوای گیان بەهشتکەی بە نسیبم خوای گیان میرا نازانم ئەوە بێ هەمووتان ئیشتان بەخوایە بۆیە نوێژ و ڕۆژوەکە باش بیزان هەمووتان ئەپارڕێنەوە لەخوا نوێژ و ڕۆژوەکەن ئەوەیەکەن بۆ ئیشتان باتێ بۆی لەو دنیا بچنە بەهشتەوە یعنی هەمووی بەرژەوەندیە وە زۆربەتان خراپەکارن بۆیە وا لەخوا پاڕێنەوە و نوێژەکەن و ئەوەی خوابتان بەخشێ چکە تاوانەکەن زۆریشتان چوون بۆ حەج لەبەر ئەوەیە نەخونە سەنگایی بۆچی بۆ حەج کاکەکە دەبێت تاوان و جەریمە و خراپەکاری نییە لەبەر مەساحەتی خۆی ڕوا بۆ حەج خوای گیان من خراپەم کردووە باش پێغەمبەر گیان شەفاعەتم بۆکە باش مشاء لەو خراپەکانە پاک بمۆتوەزی ئەمە ڕاستەکەیەتی لە قسەیەکەی ئەڵێ پشیلە لەبەر خاتری خوا مشی ڕاو ناکە بەخوا ئێوەش لەبەر خاتری خوا نوێژ ناکەن درۆکن لەبەر مەساحەتی خۆتان نوێژەکەن چونکە خراپەکارن تاکید من لەوە پێش نوێژ خراپەکارن دوای نوێژ خراپەکارن ئەمە ڕاستیە چونکە عەزیزان ئەوەی کە من تێگەیشتوم تاوان خۆ من شارەزایەکی وەرم لە دینە بەڵام من پێم وایە خوددا ترسناک نییە من پێم وایە ئینسانی پاک لە خوددا ناترسێت ئینسانی پاک خودای خۆشەوێ و خودداش ئینسانی پاکی خۆشەوێ ئەوە عەبدە چەپەڵ و پیسەکانن لە خوددا ئەترسن ئەمەندایان خراپەکاری کردو من لەو جاتە کاتان ناگرم خۆشەویستان لەسەر مەسەلەی بەکرپەتاتە ئەو لایفە هەتا 2 ڕۆژی تر ئەی خەمە بەردەستان عەزیزانی ئارام ئەحمەد کاکە تەلەفۆن مەکە بە قوربانی دڵم ئەوە جوابێکە هەواڵێ بوو کاکە گیان ئەوەیە با یەک ڕسمی لە تیرپەتاتان پیشان بەم خۆشەویستان خوا لە تیرپەتاتە ئەوە هینە خۆ عەزیزانی ئارام ئەحمەد ئەوە لە تیرپەتاتەیە ئەوە کاک لە تیرپەتاتەیە وڵی خۆ لوتیشی تۆ لە پەتاتۆشتە چێ بە هەر حاڵ عەزیزانی ئارام ئەحمەد من ئەتا 2 ڕۆژی تر ئەوەی ئەو مەلەفە ئەخەمە بەردەستان لە 200 ملیۆنەکە هین عفو 20 ملیۆنەکە کە باسم کرد و ئەمەی ئەم گروپە ئەم هێرش و شۆڕش و مەجموعەیەکن ئەمانە کە چیان کردووە لە مەتاری سلێمانی و لە مەتاری کەرکووک بە هەموو بەڵگەکانیشەوە من تەنها قسە ناکەم لە حقیقەتە من هەمووتان بە یەک ڤیدیۆ تا 2 ڕۆژی تر بۆ پێشکەش ئەەکەم و زۆربەی زۆری بەڵگەکان کە بە هین لەلامە هەموو ئەمانشی لەگەڵا بڵاوەکەمەوە بەڵام پاسەپۆرتەکان بڵاو ناکەمەوە لە فەیسبوک
بکە بەڵکو لە تەلیگرەمە بڵاویەکەمەوەچکە فەیسبوک کێشم بۆ دروستەکە بۆ پاساپۆرتەکان ئەگینا تەواوی قسە و باسەکەتان هەتا دوو ڕۆژیکە پێشکەشەکەم لەسەر ئەو مەلەفە دزی و گەندەڵیانە بزانە ئەمانە چیان دزیوە ئەم جەماعەتە خۆشەویستان خۆی کوڕەکەی نازانم خزم و کەسوکاری شێخ ئەحمەدی نۆکانت نازانم پاڤڵت کە چی تاڵانیان کردو عەزیزانی ئارام محەممەد ئەمە هەمووی ئەخەمە خزمەتان هەتا دوو ڕۆژی تر من ئیتر بەخواتان ئەسپێرم شەو شۆگار بۆ ئێوە هەر خۆش بێ ساڵی نوێ لە هەموو لایەتان پیرۆز بێ خۆشەویستی و حرمەتم بۆ هەموو لایەتان هەیە قوربانی ئێوە بخێرچن